دەستەی دەستپاکی عێراق کە بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردنەوە و کاری چارەسەرکردن و بنبڕکردنی گەندەڵی داراییە و ماوەی زیاتر لە 20 ساڵە لێکۆڵینەوە لە دەستگا و فەرمانگە حکوومیەکان و عێراق بەگشتی دەکات. بڕیاریدا هەر وڵاتیەکی عێراقی گەندەڵیەکە یان دزینی پارە ئاشکرا بکات ئەوا سەدا 3 پارەکەی وەک خەڵات پێدەدرێت. ڕێو شوێنە تازەکەی دەستەی دەستپاکی ئەو شێوەی ئەو بیرۆکەیە کە بۆ خەڵاتکردنی ئەو کەسانە دانراوە کە کردە تیرۆریستیەکان ئاشکرا دەکەن. ئەوەش بۆ سەرکەوتنی زیاترە لە ڕوبەڕووبوونەوەی تاوانەکانی گەندەڵی کە ساڵانە زیاتر لە 5 ملیار دۆلار زیان بە عێراق دەگەیەنێت و گەندەڵیەکانیش خۆی لە بەرتیل و یاریکردن بە گرێبەست و مامەڵەکان و دزیکردن و زیان گەیاندن بە مڵکی گشتی و ساختەکاری لە سامانی دارایی و چەندین شتی تردا دەبینێتەوە. تێوەگلانیش فەرمانبەرانی دەوڵەتن لە هەموو دامەزراوە جیاوازەکاندا و بەداخەوە پشتگیر و هاوکاری سیاسیان هەیە. خەمڵاندنەکانی بەرپرسان سەبارەت بەو پارەی لە عێراق بەهۆی گەندەڵیەوە بە فیڕۆ چوون جیاوازە و پێدەچێت لە دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2023 تاوەکو ئێستا بڕی 450 بۆ 650 ملیار دۆلار بەهۆی گەندەڵیەوە بە فیڕۆ چوو بێت. زۆربەی گەندەڵیەکانیش لە نێوان ساڵەکانی 2006 بۆ 2014 ڕوویداوە لە سەردەمی هەردوو حکوومەتەکەی نووری مالیکیدا کە عێراق گەندەڵی گەورەی بەخۆیەوە بینی، بە تایبەتی لە بواری پرۆژەکانی ژێرخانی ئابووریدا کە پەیوەست بوون بە کەرتی نیشتەجێبوون و تەندروستی و پەروەردە و ڕێگاوبان و پرد و وزە و پڕچەکردنی سوپا و لە پاڵەوانشدا پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. موعین کازمی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق دەڵێت هاوڵاتی دەتوانێت لە ڕێگەی پێگەی ئەلیکترۆنی یان هێڵە گەرمەکانەوە پەیوەندی بە دەستەی دەستپاکیەوە بکات و ناچار نییە ناوی گەندەڵکارەکە ئاشکرا بکات. لە هەمان کاتیشدا ئەگەر ناوی خۆی ئاشکرا کرد و گەشتی ئەنجامێکی باش لە گێڕانەوەی پارەکە ئەوە لە سەدا 3 پارەکە بۆ ئەو دەبێت و هەتا پارەکە زیاتر بێت ڕێژەی خەڵاتەکەی ئەویش زیاد دەکات. ئەوە شاندانە بۆ هاوڵاتیان بۆ ئاشکراکردنی گەندەڵکاران و بەدەستخستنی خەڵاتی دارایی لەلایەن دەستەی دەستپاکیەوە. دووشەمەی ڕابردووش لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی عێراق ئاشکرای کرد پەرلەمان سوورە لەسەرەوەی لە ماوەیەکی نزیکدا 2 یاسا پەسەند بکات کە بریتیە لە یاسای گەڕانەوەی پارە و یاسای ئەمەد لەکوێوە دەستکەوت، ئەوەش دوای کۆتاییاتنی پشووی یاسادانان لە کۆتایی ئەم مانگەدا. لیژنەکە وتیشی ئەو 2 یاسایە گرنتی گێڕانەوەی پارە دزراوەکان و لە ناوبردنی گەندەڵین لە سەرجەم جومگەکانی وەزارەتەکانی دەوڵەتدا.